دیارە لا کتێبێکدا کاریگەریەکانی نەبوونی دەستور لە هەرێمی کوردستاندا باس کراوە. لەم کتێبەدا وردەکاری لەسەر کاریگەریەکانی نەبوونی دەستور لە ڕووی ماف و ئازادیتاک لە سەردەسڵاتی یاسادانان واروها بەراوردکاری لە نێوان با بڵێن نەبوونی دەستور لە یاخود هەرێمی فیدراڵی لە هەرێمی کوردستان و چەند وڵاتێکی دیکەی ئەوروپی بەراوردکاری کراوە تایبەت بە ناوڕۆکی کتێبەکە نووسەری کتێبەکە لامانە کە زۆر بەڕێز چێنەر ئەلی جۆڵا کە بەڕێزیان ماستەر لە یاسای دەستوری ڕاستەوخۆ لە ستۆدیۆی بەیانی کوردستانی زۆر لەگەڵمانە کاک چێنەر سپاس بۆ ئامادەبوونی بەڕێستان بە خێراتی. سپاس بۆ جەناب بەیانی بینەرانیش باش. زۆر سپاس. هەڵبەتە کاک چێنەر ڕۆژانە ئەیخوێنینەوە بەری ئەکەوین کە باز لە کاریگەریەکانی نەبوونی دەستور لە چوارچێوەی با بڵێن وتارێکە یاخود شکارێکی بە دوواداچوون دەبینێت بەڵام بە وردی تەواوی ئەم بابەتانە لە دووتوێی کتێبێکدا بەردەست خوێنەران بەردەست بینەران دەکەوێت. ئەو کەسی کە بیەوێت ئاشنا بێ بە تەواوەتی کاریگەریەکانی نەبوونی دەستور دەتوانێت لە ڕێگەی ئەم کتێبەوە بەدەستی بخات. کاریگەریەکانی نەبوونی دەستور بە دیاریکراوی لە هەرێمی کوردستاندا چین؟ بڵێ سپاس بۆ جەنابتان بۆ ئەم دەرفەتە. دیارە ئەو کتێبی کە ئێمە چاپمان کردووە ناوەڕۆکی دەقی نامەیەکی ماستەرنامەیە کە ڕیسالەیەکی ئەکادیمیە لە زانکۆی سلێمانی بەدەستمان هێناوە و بە سوپاسەوە لەلایەن ناوەندی کاروباری یاسایی کێتی نیشتمانی کوردستان ئەرچی چاپکردن و بڵاوکردنەوەی خراوەتە ئەستۆی ئەوان و ئەوان بەو کارە هەستاون. دیارە ئێمە لەو کتێبە پرسیارێکمان کردووە ئایا نەبوونی دەستور ئالانگاری یاخود کێشەی لە هەرێمی کوردستان دروست کردووە؟ ئێمە وەکو باحسێک لەو ڕیسالەیە و لە دووتوێ ئەو کتێبە بە دوای ئەو جوابا گەڕاوین. بۆمان دەرکەوتووە کە بەڵێ نەبوونی دەستور ئالانگاریە لە هەرێمی کوردستان. با قسە لەسەر ئەوە بکەین لە سەرەتا دەستور خۆی چییە؟ ئەگەر سەیری زۆربەی وڵاتان کەی سەیری ئەو هەرێمە فیدراڵیانە بکەین ئەبینین بە دەستور کاروباریان ڕێکخراوە و ئەمڕۆ تا ڕادەیەک لە هەندێک بواردانە بێ وڵاتێک نییە دەستوری نەبێ. خۆ ئەگەر دەستوری نووسراوی نەبێ تا ڕادەیەک دەتوانین بڵین دەستوری عورفیان هەیە کۆمەڵی قەواعیدی عورفیان هەیە کە کاروباری خۆیان لەسەر ڕێخسەوە. کەواتە ئەمڕۆ دەستور پێویستیەکی حتمیە بۆ ڕێخستنی دەسەڵاتەکان و بۆ پاراستن و ڕێخستنی ماف و ئازادیەکان. کەواتە دەستور بریتە لە کۆمەڵێک مادەی یاسایی باڵا کە ئەبنە سەرچاوە بۆ یاساکان. لە دەستوردا پەیوەندی نێوان دەسەڵاتەکان ڕێگەخرێ یاسادانان جێبەجێکردن دادوەری چۆن تەنزیمی پەیوەندیەکی لە نێوانیانە پەرلەمان دەسەڵاتی چییە حکوومەت دەسەڵاتی چییە چۆن ئەتوانن هاوکاری یەکتر بن لە بەڕێوەبردننی دەسەڵاتەکان. خاڵێکی گرنگی تر کە دەستور دەستەبەریەکە و باسی لێوەکە مەسلەی مافی مرۆڤ و ئازادیەکان و مافی هاوڵاتیانە کە ئەمەش هەمیشە لە ناو دەستورەکانە پێگە و پایەکی گەورە بۆ خۆی داگیرەکە. جگە لەوەی تەواوی دەستورەکە ڕنگدانەوەی واقعی ئەو دەوڵەتەیە ئەو مجتەمەعەیە فەلسەفەی سیاسی کۆمەڵایەتی اقتصادی عادات تەقالید هەموو ئەو بابەتە گرنگانەی کە لەو شوێنە هەیە لە ناو دەستورەکە ڕەنگەیەتەوە و ئەو دەستورە ئەبێتە سەرچاوەیەک بۆ دەرکردنی یاساکان و دادگایەکی دەستوری شەبێت کە مسۆگەریەکە کە جێبەجێکردنی ئەو دەستورە فراهەم بکرێت. بۆیە ئەمە بەشێکی گشتی دەستورە. کەواتە ئێمە ئەگەینە ئەو دەرئەنجامەی کە بەڵێ پێویستە دەستور هەبێ لەبەر گرنگی دەستور. خاڵێکی گرنگی تر کە پێویستە قسەی لەسەرکەین ئایا هەرێمی کوردستان مافی هەیە دەستوردانی بۆ خۆی؟ ئەوەش پرسیاری من بوو. کەواتە کاک چێنەر مافی هەیە و ئەگەر مافی هەیە بۆچی تا ئێستا نەیتوانیوە دەستورێکی هەبێ؟ بڵێ سەبارەت بۆی ئایا هەرێمی کوردستان دەرفەتی هەبووە یاخود مافی هەبووە دەستوردانێ لە پێشا بێ بڵین دەرفەتی هەبووە. بەڵێ ساڵی 1992 کاتێک لە 95 ساڵی 1990 بەپی یاسای ژمارەیەکی ساڵی 1990 یاسای هەڵبژاردننی پەرلەمانی کوردستان ئینتیخابات دەکرێ و دەسەڵاتەکان وردە وردە لە دوای ئەو هەڵبژاردنە ئەنجومەنی وەزیران دادگاکان دەست بەکارە بن. لەو ساتە وەختە مێژوویە بەدواوە تا 2003 کاتێک کە ڕژێمی پێشووی عێراق ڕوخێ بەڕاستی دەرفەتێکی زۆر زێڕین لە بەردەستمانە بوو و ئەکرا لەو ماوەیە دەستورێک بۆ هەرێمی کوردستان دانین بە حکمی ئەمری واقعی ئەو ساتە وەختانە کە هەرێمی کوردستان وردە وردە قۆناغ بە قۆناغ ئیعترافی دەولی پێکرا قەراری 688 بوو و ئەگەر ئەو دەستورێکمان هەبوایەوە ئەو دەستورە فعلەن فراهەمی ژیانی دیموکراسی گواستنەوەی ئاشتیانی دەسەڵات گەل ببێتە سەرچاوەی دەسەڵاتەکان
سیادەی قانون بەرجەستە بێ، ماف و ئازادیەکان بەرجەستە بواە، بێگومانە بوو بە دەستوریی نمونەیی کاریگەری و پانتایەکی فراوانیشی لە ناو دەستوری عێراقا بۆ خۆی داگیرەکە. بەڵام بەداخۆ لەو قۆناغا نەمانتوانیوە دەستوردانی بێنە سەر قۆناغی دووەم، قۆناغی دوای دەستوری عێراقا کە ساڵی 2005 پەسەند کرا. لە دەستوری عێراقی مادەی 170 اعترافەکاڵی هەرێمی کوردستان دەستوری یەکەیەکی فیدرالیە، واتە اعترافمان پێکراوە کە هەرێم ئیقلیمێکی فیدرالیە. بە دوای ئەوە مادەی 120 مان هەیە. مادەی 120 زۆر بە ئاشکراڵێ هەرێمەکان مافی خۆیانە کە دەستورێک بۆ خۆیان دانێن و دەسەڵاتەکان بەپێی ئەو دەستورە ڕێکخەن بە مەرجێک تەناقوز یاخود لێکدژ نەبێ لەگەڵ دەستوری عێراقی، کەواتە دەستوری عێراقیش ئەو حەقی پیاوین. بەداخۆ لە دوای 2005 شۆ تام ساتە وەختەی ئێمە قسەی تیاکەین دەستورمان نەبووە. هۆکارەکە بە دیاریکراوی لە کوێدایە کە نەمان بووە لە کاتێکا تۆ مافت هەیە ڕێگەت پێدراوە؟ بە تێگەیشتنی من ئەتوانم چەند هۆکارێک دەستنیشان کەم کە هۆکار بوون بۆ ئەوەی دەستور نەنووسرێتەوە. یەکەمیان ململانی نێوان هەرێمی نێوان پارت و پارتە سیاسەکانی هەرێمی کوردستان، ئەو دۆخانەی لە هەرێمی کوردستانە هاتوۆتە ئارا بە تایبەتی وەکو باسمان کرد ململانی هێزوولایەنەکانی چەکە لە هۆکارە سەرچیەکان. دوو، تێڕوانینی جیاوازی هێز و پارتە سیاسەکان لە هەرێمی کوردستان بۆ فەلسفەی حکومڕانی لە هەرێمی کوردستان. ئایا سیستمەکە پەرلەمانی بێ، کۆماری بێ، پەرلەمان دەسەڵاتەکانی چی بێ، سەرۆکی هەرێم دەسەڵاتەکانی چی بێ، حکوومەت دەسەڵاتی چی بێ، دەسەڵاتی دادوەری چۆن ڕێخینەوە. ئەمەش خۆی لە خۆیان گرفتێک بووە کە جیاوازی بۆ چوون، جیاوازی بیرکردنەوەی سیاسی هێزوولایەنەکان هۆکار بە بۆ ئەوەی دەستورمان نەبێت. خاڵێکی تر کە توانم قسەی لەسەر کەم، تا ڕادەیەک هێزوولایەنە سیاسیەکان یان ئەو دەسەڵاتی لە هەرێمی کوردستان کە هەبووە تا ڕادەیەک سوودی لەوە بینیوە کە دەستور نەبوو. بۆ چونکە پەرلەمان دەسەڵاتی مطلقی هەبووە لە دەرکردنی قانونەکان. یەکێک لە خاڵە گرنگەکانی دەستور ئەوەی قیود دانێ، کۆتوبەند دانێ بۆ پەرلەمان و حکوومەت و کە ئەم نەتوانن تەجاوزکەن. کە دەستور هەبوو پەرلەمان ناچارە بێ سەرچاوە لە دەستور وەرگێ کاتێک قانون دەرەکە. بەڵام کە دەستورت نەبوو پەرلەمان خۆی دەستکراوەیە چۆن یاسا دەرەکە، بۆچی دەریەکە، کەی هەمواریەکە، کەی ئیلغایەکە. ئەمانش هۆکارێک بوون کە زەمینی ڕەخسانوە بۆ ئەوەی خەڵک یاخود بەورتر بڵێم دەسەڵاتی سیاسی لە هەرێمی کوردستان بوونی دەستور بە گرنگ نەزانێت. خاڵێکی تریش کە لە پاڵەو خاڵانە فشارێکی کوردستانی و نیشتیمانی یاخود نەبووە بۆ ئەوەی هاوڵاتیان فشارێکی حەقیقی بخەنە سەر هێزوولایەنە سیاسیەکان سەر دامەزراوەکان بەوەی کە پێویستە دەستوریان هەبێ و مافی خۆیانە ماف و ئازادەکانیان لە چوارچێوەی دەستورە ڕێک بکرێت. ئەمە بەوە ناگەێنێت کە لە کوردستان هەوڵ نەدراوە. بێگومان هەوڵ دراوە دەستور بنووسرێتەوە. بە پێی یاسای ژمارە 16 ساڵی 2008 پەرلەمانی کوردستان لیژنەیەکی پێکهێنا بۆ ئامادەکردنی پرۆژەی دەستوری هەرێمی کوردستان و فعلەن ئەو لیژنەیە توانیان پرۆژەیەک گەڵاڵە بکەن و بڕیاردرا لە 25 حوتی ساڵی 2009 ریفراندۆمیشی بۆ بکرێ. بەڵام دوایی بەهۆی ململانی سیاسی و هاتنە پێشەوەی دۆخێکی سیاسی لە هەرێمی کوردستان یاسای ژمارە 9 دەرچوو کە بڕیاریە ئیلغای ریفراندۆمەکە بکاتەوە. قۆناغێکی تر لە ساڵی 2015 یاسای ژمارە 4 ساڵی 2015 دەرچوو کە لیژنەیەکی 21 کەسی بە بڕیاری پەرلەمان پێکێنرا بۆ ئەوەی پرۆژەی دەستوری هەرێمی کوردستان ئامادە بکەن کە بەندە یەکێک بووم لەوانی ئەندامی ئەو لیژنەیە بووم. بە هەمان شێوە ئێمەش نەمانتوانی لەو ماوەی بۆمان دیاری کرابوو پرۆژەیەکی دەستور ئامادە بکەین بۆ ریفراندۆم. هۆکاری ئەو نەتوانی نەدیسان هۆکارە خاڵەکانی پێشووتر هەمان ئەو هۆکارانەیە کە پێشتر باسمان کرد، بارودۆخی سیاسی، ململانی سیاسی، بوونی تێڕوانینی جیاواز بۆ فەلسفەی حکومڕانی، هەموو ئەمانە هۆکار بوون لە پاڵ هۆکاری تریشا کە نەتوانرا ئەو کارە بکرێت. باشە کاکچێنە دیارە نەبوونی دەستور کە بەدەستەڵات یاخود بدایکی تەواوی یاساکاندانراوە ئەمە کاریگەری لەسەر دەسەڵاتی یاسادانان دروستەکە. بە دیاریکراوی کاریگەری ڕوونەکەی لەسەر دەسەڵاتی یاسادانان لێستای هەرێمی کوردستان چۆن ڕەنگی داوەتەوە؟ بڵێ دیارە دەستور وەکو پێشتر ئاماژەم پێکرد دەسەڵاتەکان ڕێکەخا، سنوورەکانی دیاریەکات، تۆ چی بۆ تێ تاچۆ ئیشکەیت، سنوورت چۆنە و هەروەها اختصاساتەکانیش تایبەتمەندیەکانیش دەستنیشانەکە
پەیوەندی نێوانیشیان پێشەوەی بێمە سەر و پرسیاری جەنابێت یەکێک لەو ئالانگاریانی کە ئەمڕۆ ڕوبەڕووی بووینەتەوە و بەرچاومان ڕوون نییە نازانین فەلسەفەی حکومڕانی یان شێوەی حکومڕانی لە هەرێمی کوردستان چییە لەلایەکەوە نزیکە بێتەوە لە سیستمی پەرلەمانی بەوەی کە ئەنجومەنی وەزیران یاخود دەسەڵاتی جێبەجێکردن دوانەیە بریتە لە سەرۆکی هەرێم و ئەنجومەنی وەزیران لە هەمان کاتیشە پەرلەمان ئەتوانێ مراقبەی حکوومەتکە و حکوومەتیش مەسئولیەتی سیاسی هەیە لە بەرامبەر پەرلەمانە توانێت لێ پرسیینەوەی لێ بکە ئەمانە کۆمەڵک بنەما و خەسڵەتی سیستمی پەرلەمانی لە پاڵەمەشە هەندێک حاڵەتی ترمان هەیە نزیکێکاتەوە لە سیستمی ڕیاسی سەرۆکایەتی بەوەی کە سەرۆکی هەرێم کۆمەڵک دەسەڵاتی فعلی و حەقیقی هەیە کە ممارەسەیەکە بەڵام لە بەرامبەردا مەسئولیەتی سیاسی نییە لە بەرامبەر پەرلەمان سەرۆکی هەرێم لەلایەک لە هەڵبژاردنە هەڵەبژێرێ لەلایەکتر لە پەرلەمان هەڵەبژێرێ بەڵام بەو دەقیقە لە قانونەکە هاتووە یاسای ژمارەیەکی ساڵی 2005 سەرۆکی هەرێم ئەبێ لەلایەن گەلەوە هەڵبژێرێ کە ئەمانەش خەسڵەت و بنەمای سیستمی ڕیاسین کەواتە لە سەرەتایە ئێمە نازانین سیستمە سیاسەکەمان بە تەحدید و دەقیقی کام لەو سیستمانەیە بۆیە ئەمەیەکێکە لەو پێویستیانی وامان لێکە کە دەستورمان هەبێ چونکە دەستور نظامی سیاسی فەلسفەی سیاسی فەلسفەی حکومڕانی تەحدید دەکات کە ئەمەمان کرد لە ناو دەستورەکە یەینە سەر قۆناغی دووەم ڕێخستنی دەسەڵاتەکانە دیارە کە دەستور نەبوو پەرلەمان دەسەڵاتی مطلقی هەیە و پەرلەمان نابێت دەسەڵاتی مطلقی هەبێ ئەبێ کە قانون دەرەکات پشت بە دەستور ببەستێ بابین قسە لەسەر یاسای ژمارەیەکی ساڵی 2005 یاسای ژمارەیەکی ساڵی 1990 کەین کە یاسای هەڵبژاردننی پەرلەمانی کوردستانە ئەم یاسایە تا ئێستا 7 جار تعدیل کراوە ساڵی 2009 سێ جار تعدیل کراوە لە یەک ساڵە ئەمە ئەوەمان پێڵێ کە ئەم یاسایە مستەقیر نییە و لە غیابی دەستورە ئەم هەموو هەموارکردنەوەیە بۆ پرۆسەیەکی گرنگ کاڵبژاردننی دەسەڵاتی یاسادانانە حتمما ئالەنگاری و کاریگەری سلبیە بێت خاڵێکی تر کە پێویستە باسی لێ بکەین و دەستوریش ڕێکێخا ماوەی پەرلەمانە مودەی پەرلەمان سەرەتا بە پێی یاسای ژمارەیەک ماوەی پەرلەمان 3 ساڵ بوو دوای تعدیل کرابوو بە 4 ساڵ بەڵام لەو فترانە ئەبینین هەمیشە لە غیابی دەستورە لە غیابی دادگای دەستوریە ئەو ماوانە درێژ کراوەتەوە بۆ نمونە خولیەکەمی پەرلەمان نزیکەی 13 ساڵ بەردەوام بووە بەهۆی ئەو دۆخەی لە هەرێمی کوردستانە هەبووە لە ساڵی 1992 تا 2005 لە دوای ئەوەش بە هەمان شێوە درێژکردنەوەی ماوەکان بەردەوام بووە کە ئەو واقعی ئێستاش لە هەرێمی کوردستانە هەیە و ئەو بڕیاری ئەخیری پەرلەمان و دوجار بڕیاری دادگای باڵای اتحادی کە دەرچوو هەمان ئەو پرسێ بۆیە کە دەستورت هەبوو کە تەحدیدی کردماوەی دەسەڵاتی یاسادانان یان پەرلەمان 4 ساڵە 3 ساڵە یا هەر حاڵەتێکە ئەوە بێ بە قەیدێکی دەستوری پەرلەمان کاتێک کە دادگای دەستوری هەبوو ناتوانێت تەجاوزیکە خاڵێکی تر کە پێویستە قسەی لەسەرکەین مەسەلەی دەرکردنی یاساکانە وەکو باسمان کرد یاسا بێت سەرچاوە لە دەستور و وەرگێ بەڵام کاتێک کە سەیری تەسەلسولی منطقی دەرچواندنی قانونەکان بکەین لە هەرێمی کوردستان ئەبینین تا ڕادەیەک تەسەلسولێکی منطقی بوونی نەبووە بۆ نمونە ساڵی 1992 12 قانون دەرچووە ساڵی 1990 بۆ 98 10 قانون دەرچووە لە 2002 تا 2005 33 قانون دەرچووە ساڵی 2005 تەنها 2 قانون دەرچووە ساڵی 2016 قانون دەرنەچووە بە حکمی وەزع سیاسی کە بوو پەرلەمان نەیتوانی کارەکانی خۆی بکە ئەمانە ئەگەر دەستورمان هەبێ پەرلەمان یاد لە ناو دەستورەوە ئەوەی دەستور پێیوتووە پێویستە تۆ قانونی بۆ دەرکەی هەڵەسێ بەو ئەرکەی خۆی هەڵەسێ یاخود کە پێویستیەک حاجەیەک گێتە پێشەوە لە ڕێی خوێندنەوەی مەبادیئەکانی دەستور بەپێی ئەو پێویستیانە قانون دەرەکە بۆیە پەرلەمانیش لە ڕووی دەرکردنی یاساکانەوە تەسەلسولیی منطقی بێ بۆی قانونەکان دەرکە جگە لەوەی زۆر جاریش قانون دەرچووە جێبەجێ نەکراوە وەک چەند قانونێکەیە کە دەرچوون تاوەکو ئێستا جێبەجێ نەکراون هەموو ئەمانە کۆمەڵێک ئالانگارین کە ڕوبەڕووی دەسەڵاتی یاسادانان بوونەتەوە کە پەرلەمانە بە هەمان شێوەش ئالانگاری و کاریگەری نەبوونی
دەستور لەسەر دەسەڵاتی جێبەجێکردنی شەیە لەسەر دەسەڵاتی دادوەریشەیە. باشە کاکچێنەر هەڵبەتامە ڕەنگە پرسیارێک لای بینیری دروست بکات ئەیکەواتە ئەم یاسایانە لە فراخی نەبوونی دەستورە یاسانی کە لە هەرێمی کوردستاندا دەردەکرێت و جێبەجێ دەکرێت دەبێت چۆن بێت؟ بێگومان ئەو یاسایانە کە دەرچوون بۆ وەڵامدانەوەی پێویستیەک بووە کە کۆمەلگا ویستوێتی. چکە یاسا کە دەرەچێ پێویستیەک لە ناو کۆمەلگا دروستە بێ لە ڕووی سیاسی لە ڕووی ئابووری و کۆمەڵایەتی وا پێویستەکە کە بۆ ڕێخستنی ژیانی ئەو کۆمەڵە خەڵکی لەو شوێناژین تو یاسایی بۆ دەکەیت. بەڵام ئەم یاسایانە پێویستە پاڵپش بێ بە دەستور، چکە دەستور لە سەر و یاسای ئاعتیادیەوەیە کە باس سێری هەرمی دەسەڵاتی هەرمی پێکاتی قانونی بکەین. دەستورە قانونی ئاساییەکە پەرلەمان دەریەکە نیزامە تعلیماتە تایەتە خوارد کەواتە هەمووی ئەبێ سەرچاوە لە دەستورۆ بگرێ. بێگومان غیابی دەستور کاریگەری کردوتە سەر جۆری ئەو قانونانەشی کە دەرچووە کە ئەمەش بێگومان کاریگەری هەبووە. باشە کاکچێنەر جگە لەلایەنە یاسایەکەی بابەتێکی دیکە ماف و ئازادیەکانی تاکە نەبوونی دەستور لەمڕۆوە کاریگەریکەی چی بووە؟ بڵێ بە کورتی پێشووی بێمە سەر وەڵامی پرسیارەکەی جەنابەت ئێمە لەو کتێبا باسمان لە کاریگەریەکانی نەبوونی دەستور لەسەر دەسەڵاتی جێبەجێکردن و دادوەریش گەشتوینێتە ئەو بڕوایی کە ئەو دوو دەسەڵاتەش لە غیابی دەستورە تووشی ئالەنگاری بوونەتەوە چ لە ڕووی تەنزیمی ڕێخستنی قانونی یاخود لە ڕێی واقعی عملی کە ممارەسەی دەسەڵاتەکان کرا. بۆ نمونە ئەگەر باز لە ئەنجومەنی لە دەسەڵاتی جێبەجێکردن کەین کە بریتە لە سەرۆکایەتی هەرێم و ئەنجومەنی وەزیران بە هەمان شێوە ئەوانیش کەوتونەتە بەر کاریگەری نەبوونی دەستور. ئێمە لە دەستوری وڵاتان سێری کەی مەسلەی سەرۆکایەتی یاخود لە یەکە فیدراڵەکانە دەسەڵاتی جێبەجێکردن دەستور ڕێکیخە. ئێمە ئەبێ لە دەستورە ڕێکی خین سەرۆکی هەرێم چۆن هەڵەبژێرێ ئەو دەسەڵاتانە چین کە ممارەسەیەکەن مەبدەئێکی دەستوریمان هەیە لێ کاتێک کە دەسەڵاتە بوو پێویستە مەسئولیەتی ژەبێ ئایا مەسئولیەتی سیاسی سەرۆکی هەرێم چۆنە ئەنجومەنی وەزیران کامەیە دەسەڵاتەکانی وەچی ئەکا و بەرپرسیارەتەکانی چییە لە غیابی دەستورە زۆر جاروای لێ هاتووە ئەم دەسەڵاتانە بە جۆرێک لە جۆرەکان ڕێک بخرێ و ڕقابەش نەبێت لە سەری هەموو ئەمانە پێویستی بە مڕاجعەیە ئەبێ لە ئایندا لە دەستوری هەرێمی کوردستانە ئێمە چارەسەریان بۆ بدۆزینەوە. بینە سەر پرسیارەکەی جەنابەت سەبارەت بە ماف و ئازادیەکان. ماف و ئازادیەکان هەمیشە لە ناو دەستورەکانە پێگەی بەهێزی هەبووە و ئەو دەستوری کە وڵاتان کە تەماشایەکەین دەستوری عێراق سەیریەکەین یەک دەواازە یەک بابی تایبەت دانراوە بۆ ماف و ئازادیەکان. بۆ ئەو پرسیارە بکەین بۆ گرنگە ماف و ئازادیەکان مافەکانی مرۆڤ لە دەستورە بنووسرێتەوە. ئەبێ دەستور زەمانەتی دەستوری بۆ ماف و ئازادیەکان بکە چونکە کە دەستور نەبوو ئەو وەختە پەرلەمان بە ئارزووی خۆی تەنزیمەکە ئەو بڕیاردەری کۆتاییە بێ کامە مافە کامە ئازادیە چۆن سنووری بۆ دانێ چۆن سنووری بۆ دانانێ. ئەسڵەن کۆمەڵێک ماف و ئازادی هەیە لە ناو دەستورەکە قەیدی وای بۆ دائڕێن نایڵێ پەرلەمان تەنانەت قانونیش دەرکا بۆ تەنزیمکردنی ئەوەنە لەبەروی پێیوەستە بە هاوڵاتی پێیوەستە بە ئازادی تاک ئەمانە گرنگی پێدراوە. بۆیە گرنگە دەستور ماف و ئازادیەکان ڕێکات زەمانەتی دەستوری بۆ دەستەبەرەکە لەژێر ڕقابەی دەستوریە هاوڵاتیەک مافی پێشێل کراپەنا بۆ دادگای دەستوریە بە ئەڵێ مافیشی دەستوریم پێشێل کراوە مەبدەئی سیادەی قانون کە بریتە لەوەی هاوڵاتی و دەسەڵاتداران لە بەردەم یاسا یەکسان بن یەکێک لە پایە و کۆڵەکە گرنگەکانی ئەوەیە بێت دەستورت هەبێ مەسلەی سیادەی شەعب ڕقابەی دەستوری جەختی لەسەرەکەینەوە. بۆیە هەموو ئەمانە گرنگن بۆ ئەوەی کە ماف و ئازادیەکان لە دەستورە بنووسرێتەوە و ئێمە لەو کتێبەشە چەند یاسایەکمان بە نمونە باس کردووە لە هەرێمی کوردستان کە تایبەتن لە بواری ماف و ئازادیەکان کە بە یاسا ڕێکخراون پێویستیان بەوەیە کە لە دەستورە ڕێک بخرێنەوە بۆیە جەختەکەینەوە. لە وەڵامی لە کۆتایی قسەکانمە ئەوە ئەڵێم ئەو پرسیارەی کە سەرەتا و ڕوژانمان ئایا نەبوونی دەستور ئالەنگاری دروست کردووە بەڵێ یەگەینەوە دەرئەنجامەی کە ئالەنگاری دروست کردووە و ئومێدەوارین لەم ساتەوەختەوەکو چارەسەرێک لە کتێبەکەشا کۆمەڵێک چارەسەرمان خستۆتە ڕوو دەست بکرێت بە نووسینەوەی دەستور وەلەو دەستورە لەسەر بنەمای مەبدەئی فەسلی سوڵتات دەسەڵاتەکان ڕێک بخرێ ماف و ئازادیەکان ڕێک بخرێ دادگای دەستوریمان هەبێ دەسەڵاتە ئەمنی و سەربازیەکان ڕێک بخرێ مافی هاوڵاتی بوون بەرجەستە بکرێ ئەو تەنەوع و ئەو فرەیی لە هەرێمی کوردستانە هەیە بە دەستور بپارێزرێ مافی هەموو لایەک پارێزراوە بێ. ئەمە کۆی بیرۆکەیەکی گشتی بوو لەسەر کتێبەکە
جگەلەوەی زۆر بابەتی ترمان باس کردووە و مقارنەشمان کردووە ئەو کتێبەی ئێمە بەحسێکی مقارنە لە نێوان هەرێمی کوردستان و هەرێمی کیبکی کەنەدی و هەرێمی باڤاریای ئەڵمانی کە دوو هەرێمی فیدراڵین بە دەستور کاروباری خۆیان ڕێخسووە. ئێمە مقارنەیەکشمان کردووە لەو هەرێمانە کە ئەوان چۆن هەموو ئەو بابەتانی باسمان کرد بە دەستور ڕێکیان خستووە، بەڵام لای ئێمە بە قانونی احتیادی ڕێکخراوە، بۆیە ئەو مقارنەیەش دەکرێت لەو ئەزمونانش وەربگیرێ. سپاس بۆ ڕوونکردنەوەکان، زۆر سپاس بۆ چێنەر عەلی جەڵا ماستەر لە یاسای دەستوری کە ڕاستەوخۆ لە ستۆدیۆ بەیانی کوردستان نیوز لەگەڵمان بوو. بەڵێ ئەزان تای